بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەپێی بڕیاری وەزارەتی پەروەردەی حکوومەت یاریمی کوردستان لەم هەفتەیە بە شێوەیەکی الزامی خوێندنی ئەلکترۆنی ئۆنلاین لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت. بەشێک لە شارەزانی کەرتی پەروەردەش باز لەوە دەکەن پێشتر خوێندنی ئەلکترۆنی لە کوردستان شکستی هێناوە و پێویست ناکا وەزارەتی پەروەردە دووبارەی بکاتەوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین حکوومەت یارێم بە دیاریکراوی چی کردووە بۆ ڕاهێنانی مامۆستایان و قوتابیان لەگەڵ خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین. بۆچی هەموو شوێنەکان کراونەتەوە بەس دەرگای قوتابخانەکان داخراون بۆ وەزارەتی پەروەردە لە سەدەمی کۆرۆنادا مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ پرۆسەی پەروەردە و فێرکردن کردووە؟ ساڵا خواندنê 2020-21 ku bi sîstemê elektrînî dest pê kir, işlayê pitiriya çavdêr û şarazayên perwerdeyî ve hate rexnekirin. Piştîvekirina dergehên qutabxana ji hikûmeta herêmê hest şikestina sîstemê elektrînî kir û biryar da peyrevê xwandinê ji destpêkê bête xwandin. Lê niha dubare dergehên qutabxana hatine dayixistin û hikûmetê sîstemê elektrînî bi ser qutabî mamostan da sepand. Wekû tête têbînîkirin hikûmet ji berpirsiyatiyê rabîtin û divêt per rengekê hebîtin prosesa perwerdê pirê ve biçît. Bêy guhdana derencam û kualitiya xwandinê. Ev biryarê tenê demê têne dan girêng ne biryar e, girêng encam e. Ez wekû mamostak navê prosesa perwerdê da encam ez bînim dilxweşker nabin. Ev sîstemê henê şîngel nabit bu sîstemê navpola da û gelekî dîrej e. Her ji nebûna weyeka giştiya deyba bû qutabiya bû vê sîstemê henê hem ji nebûna zanyarî pêdivî û qutabî mamosta gel evî sîstemê henê hizra min eger em dê faraz kein haletekî siruştiye diyardeka siruştiye û îş çarçûvê şanê me de derketin hizra min eger dergehê xwandingeha ne nevekirin baştir ji vî sîstemê henê pirê vebçit. تەمەناکەم حکوومەت دیراسەی باشتر بکە گومانێکیش لای هاوڵاتیان دروست بووە کە کۆرۆنا کراوە بە وەسیلەیەک لەگەڵ ئەوەی کە قەناعەتمان هەیە ڤایرۆسێکە و هەیە و مرۆڤایەتی تووشی ناڕەحەتی کردووە بەڵام لە وڵاتانی دنیا دەرگای خوێندنگاکان کراوەتەوە دەرگای باڕ و مەلها و شوێنە ناپێویستەکان داخراوە بەڵام لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە بازار هەیە بۆ نەحزبیەکان هەیە بۆ نەکۆمەڵایەتیەکان هەیە تەنها دەرگای قوتابخانەکان داخراوە کە ئەمە کارەسات و مەترسی دروستەکە لە داهاتووە. ئێمە لە ماوەی ئەم 2 ساڵە چەندین پرۆژەمان داوەتە بە وەزارەتی پەروەردە و داوای دانیشتنمان لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە کردو بەداخەوە تا ئێستاش وەڵاممان وەرنەگرتوتەوە داوامان کردو وەزیری پەروەردە بانگهێشتمان کاتە ناو کۆبوونەوەکانی وەزارەتەکەی بەداخەوە تا ئێستا بەدەمانەوە نەهاتووە. سیستەمێکی سەقەتە و هەمیشی دزانن. پێشتر jî kanalê peyam çend raportekan da kêşew astengên hembercêvecekirina sîstemê elektrînî dabûne diyarkirin. Et hête zanîn ku kê here bû hêla înternetê astê pêtivî danînin. Ev ji bilî ku rewşa jiyara hevwelatiyan astekê xirabdaye û şiyanên kirîna pêtiviyên vî sîstemê nînin. Ev jî amajenek ku ev sîstemet gel jîwarê herêma Kurdistanê naguncît. پیشنیاران بو حکومت اگر الشیناوی تی چوی هندامازان الوان مالپرات کت و الوان تلویزیونات کتن اگر برنامه که مینا برنامه زوم اویتی تبکارینان قطابخانه اهلی و زربه زانکو پیمانگه ها کو ری پریما مستا قطابی اکودد بینن اف بیتن چاری کاویتی چوی لینه چو باید بیتن 5 حتی 6 صده آرمانجت پروسیزا پرورده هاب بانه دیتن چونکو مامستات شیتن قطابی ببینید قطابی شد بسیار خوش مستایب کردن لی اس نزانم بو چی حکومت هم هر جاره کادید زفریت قطابخانه الکترونی و کو ما بجارده هین امتشین لبزفرینو دا ام دوی ماوی کرد دا ام بشین قطابی قرطال بکینو سال دویجی جنه چیتن ئێمە بەڕێوەبەرەکانی سنووری پارێزگای هەڵەبجەی شەید بەکۆی دەنگ بانگ لەگەڵ ئەوا بوو بەڕاستی شێوازی سیستەمی خوێندنی ئەلکترۆنی ئۆنلاین بۆ کۆمەڵگەی کوردی بۆ ئەمڕۆ نابێت چونکە بەڕاستی بارگرانێکی قورس سەخت لەناو کۆمەڵگەی کوردیا هەیە ناتوانێت جێبەجێ بکرێت. ئێمە بەکۆی دەنگ بڕیارماندا لە 3 خاڵی سەرەکیە ئەم هەموو ئێش و ئازارانەی کە هەمانە هی کەسوکاری قوتابیان و هی مامۆستایان و هی دەستی کاریگەڕەکان کە لە ماوەیەکی دیاریکراوە کە مامەڵەیان لەگەڵ مامۆستایان و کەسوکاری قوتابیان نەکردووە بەڕاستی ئێمە ئەمانەوێ خوێندن بگەڕێتەوە بۆ ماوەی 3 ڕۆژەکە. هەرچەندە بڕیار بوو ئەف ساڵە بابەتێ وەرزێ دوێیە ساڵە بوری بێتە قەرەبووکران لێ بڤی دەستورداری ئەف ساڵە ژی بابەت وەکو پێتڤی ناگەیتە قوتابیان.
و قطابی ما مستاب درونه که تکچوید ساله که پرورده یا نسقامگیر دادار باز بند. آمد بریفکانی کانال آسمانی پیام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکرد لە سەرم پرسە میواندارێک لە بەرەزان بەرهەم مستەفا ئەندامی سکرتارەتی یەکێتی مامۆستایانی کوردستان و مەریوان حلمی شارەزای بواری پەروەردەمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. زۆر سوپاس. مامۆستا مەریوان گەر لە بەرزستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە خوێندنی ئەلکترۆنی ئۆنلاین کە حکوومەت بڕیاری داوە بە شێوەیەکی پابەندی لە مافتەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە. چ ئامادەکاریەکی بۆ کراوە ئایا لەگەڵ ژینگەی کوردستان دەگونجێت؟ بەڵێ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان و سپاس بۆ بەرنامەکەتان. لە ڕاستیە خوێندنی ئەلکترۆنیە خوێندنی ئۆنلاین لە کوردستانە ئامادەکاری بۆ نەکراوە. ئەجا پێش ئەوەی کە ئەمە باسکەین کە ئامادەکاری بۆ نەکراومە حەزەکەم بە چەندێن ڕێگابەیەک 2 دقیقا پێشینەیشی مێژووی بژێڕمەوە شتە بژێرمەوە بۆ مێژووم. لە مانگی دەی 2019 واتە نزیکی 6 مانگ بەر لە کۆرۆنا من یادداشتێک یان نووسراوێک یان با بڵین پرۆژێکم ما بە وەزیری پەروەردە کە پێویستە مامۆستا بە سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیای سەردەم لە مۆبایل و خەتی ئینتەرنێت پەیوەندی لەگە تەلەبەیە هەبێت. بەس من ئەو کاتە ئەم پێشنیارم بۆ ئەو کرد بۆ ئەوە نەبوو یا ئەم پرۆژێ بۆ ئەوە نەبوو کە من بزانم هین هەیە کۆرۆنا هەیە. من بۆ هەموو حاڵتێکم کرد کە خوێنکار بەهۆی مۆبایلەوە لە خوێندن دوورکەوتوێتەوە کە دوورکەوتوێتەوە بیرم کردوێتەوە چارەسەر چیە هەر لە ڕێ ئەمەوە چارەسەرەکە بکەیت و ئەمە بە زۆرێک لە خێزانەکانی کۆمەلگای کوردی کە مناڵەکانیان لە مەکتەب باش نابێ ئێخەنە سەر مامۆستا. من لە پرۆژەکەیە ئەوەم پێشنیار کرده بوو کە مامۆستا پەیوەندی لەگەڵ کە سوکاری تەلەبە و لەگەڵ تەلەبەیە هەبێت لە ڕێی گروپین پۆلەوە لە ڕێی گروپی قوتابخانەوە بۆی پرسیارێکی هەبوو لێ بکە بۆی دەرسەکەی لە ڕێی تۆمارێکی دەنگی و پەنجەی پیانێ بۆ منە بە ڤایبەرە بۆی دووبارە بکاتەوە. یعنی پرۆژەکەی من ئەمە بوو و لە کاتێک پێویستە کە بەهۆی هەر هۆکارێ بێ لافاوێکە بەفربارینێکە سەرمایەکە کارە ساتێکی سروشتیە هەر شتێکەوە بێ ئەم مامۆستای پەیوەندی هەبێ لەگەڵ تەلەبەکانە. من ئەمەم کرد ئەم پێشنیارم کرد بۆ وەزیر وەزیروتی کاتی نییە وەزیروتی کاتی نییە یعنی بە کورتی پرۆژەکەی من ئەوە بوو کە مامۆستا یان تەلەبە با بڵین لە دەرسی مامۆستا تێناگا دەرسەکەی مامۆستاکەی لە مۆبایلەکەی هەبێ بەس مامۆستاکەی خۆی باش. ئیتر هیچ شتێک لەسەر شانی مامۆستا نەمێنێ کۆمەلگا ڕەخنەی خراپ ئاراستەی مامۆساکە بڵێ دەرنەچووین تەلەبەکەمان پەیوەندی بە مامۆستاوە هەیە. من ئەمەم بۆ وەزیر وتی ئەمە کاتی نییە بەڵام کە کۆرۆناکە دوای 6 مانگ هات ئەنجا بیران کەوتۆکەەوە قسەی من کاتێتی ئەتوای سوودی لەوەرگری. ئێستا کە ئەم ئیشە با بڵێن ئەم ئیشە سەر ناگرێت لەبەرەوەی کە بە وەڵامی پرسیارەکەات لەبەر هیچ ئامادەکارێکی تیانەکراوە. من شارەزایم لە ماهەیە ئامادەکاری چی بکرێت یعنی مەسەلەن سە بۆ نمونە من پێشنیارێکی کەم هەر بە دوای ئەو وەڵامی ئەو پرسیار دەمەوە خستە یا بۆ با بڵێن بۆ ڕایگەشتی بەڵام کردەوە لە نووسینم درۆشتانە لەو مانگی دوو بۆ مانگی سەی ئەم ساڵ 2020 کە داوام کرایە نزیکەی مانگێک کە با بڵێن نیو مانگ داوام کراوە بۆ 11 بەڵێ نزیکەی مانگێک با بڵێن داوام کراوە. لەو مانگا ئەوەی کە پەیوەندی بە دنیای ئەنتەرنێتەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە دنیای با بڵێن دەرسی ئەلکترۆنی و هینەوە ئەبوایە لەو مانگا پرۆڤەی لەسەر کرایە خۆڕۆن ڕۆژنا ڕۆژێ داوام بووە. باشە ئەگەر ئەوە بکرایە تۆ ئەو ئامادەکاریە ئەو بۆ وەڵامی پرسیارەکەت کاڵی ئامادەکاری بۆ نەکراوە ئەو ئامادەکاریە جا دوای ئەوە کە تۆ لە کاتێک کا تۆ لە سا 20 مەعاشی مامۆسا ئەبڕی مامۆسا ئەوە گرم نییە بۆ ئەوەی کە بێت هەروە بە ئاسانی ئەم ینی با بڵێن بەدەم ئەم ئیشەوە بڕوات و نازانێت کە مەسەل ئایندەکەی چۆنە و چۆنی ئەم جۆرەشتانە یعنی پاڵپشتی کردی نییە. بە کورتی با من لە دێڕێکی کا کورتی کەمەوە کاتێکە مۆبایل تۆ توانین سوود لە خەتی ئینتەرنێت بۆرگری بۆ دەرس ئەمە پاڵپشتی کرد بێ. بۆ نمونە تۆ مامۆستای من تەلەبەم تۆ دەرسێک بۆ من شەرحەکەی لە بوارێکی بۆ منە ڕۆژنامە نووسیە من لێ تێناگەم بەڵام تۆمارم کردووە یا تۆمار کراوە یا بە تۆمارکرایی بۆ مانێری یعنی 2 جار
ئەمە لەم حاڵتا سوودی هەیە ئەمە بەشێکی گشتی ناوپۆل هەبێ اینجا وەکو ناوپۆل هەبێت ئەنجا پاڵپشتی هەبێت بۆ ئەوی کە هیچ بیانوێک نەمێنێ بڵێ کاکە دەرسەکە بڵێ و دەرسی مامۆستاکەت لە هینەکایە بەڵام بۆ بەسەلی مناڵی بچووک مناڵی بنەڕەتی بۆ ئەمە هیچ سوودێکی نییە ئەوە بێ بە عملی بەسەر تۆ فێری ئەوەی کەی بنووسێ بخوێنێت شتکان لە پۆلە شتەکان بە عمل لێکرێ ئەو قسانەی کە ئێمە ئەیکەین لانی کەم بۆ پێنجی بنەڕەتی بەرەوسەرەوە یا بۆ قۆناغی 7 بۆ 12 تەماشاکە ینی بڵێ بەڵگەڵ چێ بۆم قسەیە مەسەرەن لە قۆناغی زانکۆ هین هەیە ئاوێتەی پێڵێن کە گەورن ئەوانە ئاوێتەی هەیە مەسەلەن ئاوێتەکە چییە نیوەی ناوپۆ لە نیوی لە دەرەوەیە نیوی لە دەر باش ئەمە قۆناغی زانکۆیە نیوی ئینتەرنێتەوە نیوی لە ناوپۆلا ئەی مناڵێک یا مەسەلەن گەنجێک چۆن ئەبێ هەمووی لە ڕێ ئینتەرنێتەوە بێ لەبەر ئەمانە هۆکارن بۆی کە با بڵین گومانمەیە کە سەر بگرێت گومان تێ یەخینی کە سەر ناگرێت بەڵامی تر بزانین لەگەڵ چۆن پاڵپشتیژ نییە ئامادەکاریش هیچ شتێک بۆ نەکراوە باش سواس دەکەم ماوەسە بەرەم جنابیش بەخێر بێ ئێوەکو یەکێتی مامۆسایانی کوردستان سەرنجتان چیە لەسەر ئەم بڕیارە تازەی وەزارەتی پەروەردە کە بڵین خوێندن بە ئەلکترۆنی و بە ئۆنلاین دەبێت ئیلزامی بێ بەڵێ سواس بەناوی خۆی گەورە دیارە ئێمە لە سەرەتای کردنەوەی دەوامە ئەو کاتێ یان واتە پێش حەڤید و کە قەرار بوو لە مانجی بیدایەتی نەودەیە قوتابخانە بکرێتەوە پرۆژێکمان بڵاو کردو لە ڕاگەیاندنەکان وان پرۆژەیە ئاراستەی وەزارەتی خودی وەزارەتی پەروەردەمان کرد و بە ڕای گشتی و لە کۆنگرێ ڕۆژنامەنیشە کەناڵیەوەش ئامادە بوو لەو بابەتەیە ئێمە باسمان لەوە کرد کە پێویستە خوێندن لە ناو پۆلا بێت بەو حکمەی کە قوتابی بەرکەوتەی لەگەڵ مامۆستایە هەبێ لە ڕووی ئاستی زانستی و معریفیەوە بابەتێکی ترە و دنیای ئەلکترۆنی بە نیسبەت ئێمەوە دنیایەکی تازەیە شێوەیەکی تازەیە ڕەنگە بۆ ئەو وڵاتانەی کە لە ڕووی سیستەمی ئەلکترۆنی و لە دنیای مۆدێرنەوە سەردەمان بابەتێکی ئاسان بێت و بتوانن لەگەڵیا گوزەر بکەن بەڵام بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم هێشتا لەم هەرێمی ئێمە کێشەی کارەبا هەیە هێشتا کێشەی خەتەکانی ئەنتەرنێتمانەیە لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی مەرجنی هەموو خەتەکان یەک خەتێکی نیشتیمانی بێت یاخود دوو کۆمپانیای دیاریکراو بێت خەت هەیە باشە خەتەیە خراپ ئەمە بەدەر لەوەی کە کۆمەڵێک گوندی ناحیە دوورە دەستمان هەیە کە ئەمانش ئەمەش جێی پرسیارە بۆ ئەو کاتێمە وەکو یەشێتی مامۆستایان پرۆژە پێشنیارێک ناومان ناو پرۆژە پێشنیار ئاراسی وەزارەتی پەروەردە ڕای گشتیمان کرد کە پێمان وایە ئەگەر هەفتەکە ڕۆژێکیش بێ لە هەفتەیەکە 3 ڕۆژ بێت تا ناوی 2 ڕۆژمان هێناوە 2 ڕۆژ لە قوتابیان بەرکەوتیان لەگەڵ مامۆستای هەبێ سەرکەوتوترە بۆم قۆناغەوە بابەتی خۆپارێزیش پەیڕەوە کرێت ئەوە بوو لەو ساتۆختا لە ڕاستیدا جۆ لێ ئەمەنە گیرا و دەرگای قوتابخانەکان داخرا و باز لە خوێندنی ئەلکترۆنی کرا و ئەوە بوو لە سنووری پارێزگای سلێمانی و گەرمیان و ڕانی و هەڵەبجا هیچ پێشوازیشی ئۆتۆی لە نەکراوە دوجارش لە هەولێر و دوهۆک ئەوە بشکستی هێنا و دوجار پەنا لە قۆناغی یەکەم ماوەسە بەرەم ئەوەی کە بەداستۆن بڵێ خوێندنی ئەلکترۆنی شکستی هێنا ئەوەی کە لە مانگی دەوە تاوەکو حوتی دوو بۆ قۆناغەکانی یەک تاوەکو یانزەی ئامادەی ئەم لەم قۆناغە شکستیێنە بەڵگەمان چییە کە شکستێنە بەڵگەمانەوەیە ئەو بابەتانە نەکرانە پێوەەر کە لە پەیجار ڕسمەکانی وەزارەتی پەروەردە و تەلەڤیزۆنی پەروەردەی و ئەوەی پێوترێ ئۆنلاین وی پێوترێ بابەتی ئەلکترۆنی بەڵکو ئەو ماوەی کە لە حوتی 2 بۆ 11 خوێندرا کە داوام کرا ئەوە کرا بە بنەمای تاقیکردنەوەی بیزنمرەکە واتە دیسانەوە گەڕینەوە بۆی کە بەرکەوتە لەگەڵایە بۆیە دوجار سوود لە پرۆژەکەی ئێمەوە گیرا ئەگەر نەشیانوت پێ پرۆژەی یەکێتی مامۆستایانی کوردستان ئەوە بوو 3 ڕۆژ بە 3 ڕۆژ 1 و 2 3 ڕۆژ 3 و 4 و 5 بۆ نمونە بەنسبەت بنەڕەتیەکانەوە 3 ڕۆژ هەتا 11 بە هەمان شێوە طبعاً بەم شێوە گیرا بەر ئەمە شتێکی باش بوو ڕاستی ئێمە لە ڕەنگە مامۆستاژ لەگەڵ مابیان لە ڕووی یاستی معریفیەوە ئێمە نەماتوانین ئاماجی خۆمان پێ بکەین لە کاتێک ئێمە پار ساڵی خوێندن وەرزێک خوێندنمان خوێن قەرار بوو ئەم ساڵ قەرەبوو بکرێتەوە بیرمان نەچێ پار ساڵی خوێندن پیتەکانی بۆ نمونە یەشی بنەڕەتی تەواو نەکراوە جاوارە بۆ قۆناغەکان تا ئاگای تێیانزەدانە چ کارە ساتەکە ئێمە قەرار بوو ئەم ساڵ تعویزی پار ساڵ بینەوە بەڵام ئەوە ئەڵێ خۆزگەم بە پارانی پار ساڵ وەرزێکیشمان خوێن بۆیە ئێمە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان درکمان بەوە کرد بوو کە بڵێ خوێندنی ئەلکترۆنی خوێندنیەکی باشە بۆ وڵاتێک کە سیستەمی ئەلکترۆنی سیستەمێکی خۆتان ڕەتی دەکەنەوە خۆتان ئەمە ئێستا ئێمە دوا کۆبوونەوەی یەکێتی مامۆستایان و ئەنجومەنی تەنفیزیمان کرد لە شاری هەولێر هەفتەی ڕابردوو
کە 12 لقی هەرێمی کوردستان و مەکتەبی سکرتارێت لەگەڵ بڵکە پێوتری ئەنجومەنی تەنفیزی باڵاترین دەسەڵاتە ئێمە بەم شێوە تعبیرمان کردوتمان ئێمە دژایەتی خوێندنی ئەلکترۆنی ناکەین باشە بەڵام لە هەمان کاتیشە پێمان باشە ئەگەر بۆ چەند کاتژمێرێکیش بێ هەفتانە مامۆسا و قوتابی بەرکەوتنیانە بێ یان ئەگەر قەرارە لە ئەوەی کە مامۆسا ئاماژەی پێیا و کە زەمینە سازی بۆ نەکراوە لە ڕێی مۆبایل و ئەنتەرنێت و پەیجانەوە خۆلانی کەمە بێ مامۆسا بزانێت قوتابیەکەی چی کردووە بەرکەوتنیی هەبێ و بابەتانت تۆ چی خوێن تۆ لە چی گەیشتی و کتێبەکەی پێ بێ دانی بەڕاستی ئێمە وان ڕاهاتوینانی لە خوێندنی ئێمە بەداخەوەین لە زمانی پێش سەدام حسێنەکە سەدام حسێن و تا دەگاتە دوای ڕاپەڕن و ئێمە کۆمەڵە قۆناغمان بڕیوەکەم قۆناغانە ڕەنگە لە وڵاتانی ترا ئێمەیان جێهێشت بێ بەڵام لە هەموو حاڵەتێکە وەزارەتی پەروەردە کۆمەڵە هەنگاوی بڕیوە بەراورد بە ساڵانی پێشوو با ئێمە باز لەوە نەکەین کە هیچ نەکراوە شتی باش کراوە هەنگاوی باش بڕاوە بەڵام قسەکانی پرسیارەکە لەسەر پرسیارەکەی جەنابێ ئێمە کویشتی مامۆسایان پێمان وانە ئەگەر ئێمە بچینە سنگەرێکە و دژی وەزارەتی پەروەردە ئەوە سەرکەوتووەبی نەخێت پێمان وایە پێویستە هەمومان بۆ یەک ئاماج هەوڵ بدەین کە سەرخستنی پرۆسی پەروەردەیە چکە پرۆسی پەروەردە لە قۆناغێکان نیە ئێمە وەزارەتی پەروەردە دژایەتی یەک بکەین بەڵام بۆیان لێ دەگیرێ مامۆستا پرۆژتان پێش چەند پرۆژتان پێشکەشتووە ئێمە هیچ شتێک گوێتان لێ گیراوە کەم تا زۆر جۆمان لێ گیراوە بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزارەت دەکەین بە نوێنەری لە دەستەی سەرۆکایەتی بەڵام ئەوەی لەسەر ئێمەیە پرۆژە پێشنیاری خۆمانەیەن ئێمە بڵین چۆنە لە دەسەڵاتێ نین جێبەجێکاربین بۆچوونەکانمانە خەینە ڕوو بەڵام بۆ ڕای گشتیش باز لەواکەین وەک ئێمە دژایەتی خوێنی ئەلکترۆنی ناکەین بەڵام پێشمان باشە مامۆسا و قوتابی و خوێنکار دانەبڕێن لە قوتابخانە بەرکەوتنیان هەبێت بۆی بتوانین ساڵێکی تەندروست ئەگەر بە کەم و کوڕیشەوە بێت بتوانین تێپەڕێن. سوپاس دەکەم مامۆستا مەریوان سەبارەت بە خوێندنی ئەلکترۆنی تۆ بە هیچ شێوێ بەم شێوازە ئێستا وەکو شارەزایەکی پەروەردە لەگەڵی دانی بەم شێوازە کە ئێستا پەیڕەو دەکرێت بەڵام تەنها ئەوەی کە ناوپۆلی تێدا نیە بەڵێ کاک حەشیم یعنی بڕیاری پشت مێز بڕیارێکی سەرکەوتوو نییە بڕیاری پشتمێز ئێستا ڕەنگە بەڕێزت مامۆستا بەرهەمی بەڕێز بینەرانی بەڕێز بڵێ بڕیاری پشتمێز چییە؟ یعنی ڕوون کرێتەوە مەسەلەن بڕیاری پشتمێز چییە؟ باش یعنی وەکو شتێکی نمونەیەکی تازە بێنینەوە بڕیاری پژمێز لە سەردەمی کۆرۆنایە بریتی بوو لەو بڕیارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە خەڵکی ئەوە دمێ دەرەوە لە کاتێکا زۆر ئاساییە بە خەڵک بڵێ بێ دەرەوە بەڵام بۆچی بڕیاری پژمێزە چونکە مەعاش نایە بە خەڵک چونکە بیری لەوە نەکردێتەوەی کە کار و کاسپینەکە ڕۆژانە نانیە بیخوا بۆیە ئەمە سەر ناگرێت پێی ئەوتێ بڕیاری پژمێز ئەمەی خوێندنەکەش بە هەماشەوە بڕیاری پژمێزە یعنی بڕیار دەرەکات مەسەلەن بۆ نمونە خوێندن ئەلکترۆنی بێ تۆ بە مسۆگەرێک کردو کە ماگانەیەکی باش لە کاتی خۆیان بەبێ لێ بڕین بی بە مامۆستایان و بێ بە فەرمانبەران وەکو مامۆستا بەرهەم و توێتیەوە چەند ساڵە تەرفیع کە بە کوردی پێوترێ بەرزەموچە ئەمە مامۆستا بەرەمی شارتی پێ پێش بەرنامەکە ئەمەی ڕاگرتووە تۆ هیچ پاڵپشتێکت هەیە کە تۆ ئەمە بیت بە مامۆستایان و فەرمانبەران بۆی کە تۆ با بڵین ئەم خوێندنەکەی کە دڵی پێی خۆش بچێ سەر سکەی ئاسایی خۆی لەبەر ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێشوەخت نەی ئەکرد بە زۆری نەی ئەکردو کاتێکە گونجا بوو لە مانگی 12 ئەوەی کەتی مامۆستایان پرۆژەکان من بۆ مێژووی ئەڵم پرۆژێکی جوان بوو ڕۆژەنا ڕۆژێک بەڵام ئەو کاتە بۆی نەئەچوە سەر حکوومەت لەبەرەوەی کە پارەی نەبوو بیا و مامۆستا دوو مانگ جارێت مەعاشیا بە خەڵک بۆیە بینی خوێندن بەم شێوازەی لێ هات کە ئەی بینیت کە ڕۆژ بە ڕۆژەڵێ بەرنامەمان هەیە و پلانمان هەیە نە بەرنامە هەیە و نە پلان هەیە هیچ پلانێک نیە لە وەزارەتی پەروەردە هیچ پلانێک نییە هیچ بەرنامەیەک نییە ئەگەر خوێندنی ئەلکترۆنی سەرکەوتنی بەدەست بهێنایە پۆلی 12 ئامادەیی کە پۆلێکی حساسە ئەو هەموو ڕۆژومانگان نەئەفۆتا بە ئەلکترۆنی بەردەوامە بوون ئەوان بە بەردەوام بە ناو پۆل خەریک بوون و ئێستا لە ناو پۆل خەریکن کە لە ئیمتیحانی وەرزی دوهەمان یعنی بەما دەرکەوت کە حکوومەت بۆ خۆی با بڵین وەزارەتی پەروەردە زۆر سوور نییە یا با بڵین زۆر ئەزانێت کە بەرنامەیەکی گونجاو نییە بۆچی چونکە ئەو قسەی کە من لە سەرەتاوە کردم کاک حەشیم تۆ ئەبێت بڕیاری پژمێزنەی ئەبێت خۆ لە سەرەتاوە ئەمەی بۆ ئەم ئیشی بۆ بکەی کە تۆ مامۆستا و قوتابیت ڕاهێنا کاکە ئەمە هەموو گەنج و مناڵی داگیر کردووە
گەنج و مناڵ داگیر کردەوە بەڵام ئێستا وەکو مامۆستا بەناو قسەی جوانی کرد وتی ئەمە نازانین مەوزوعی لادێ و ناحێ و ئەمانە خەت هەیەیان نییە بەڵام باش هاتۆ دیقەتی ئەم قسەیەوە ئەگەر لە مانگی دەی 2019 کە هیچ لە ئارانیە وەکو شتێکی حەزاری و شارستانی و سەردەم تۆ سوود یەک مامۆستا لە یەک مەکتەبە بیکات سوود لە ئەنتەرنێت وەرگری یەک مامۆستا بیکات مدیر ئەزانێت لەم مەکتەبە هاگە وەزارەت پێی بڵێتەوە مدیر ئەزانێت لەم مەکتەبە چەند کەس ئەنتەرنێت بەکار ئەهێنێ لە گرروپە بۆ نمونە ئەگەر 100 وەرگین ئەزانێت کەنەوە پێنجی بۆ نمونە بەکارێنێ هیچ بەس هیچ کێشەیەک نەبێت یعنی هیچ کێشێکە لە حاڵەتی ئەتیادی و ئیسراحەتە هیچ کێشێک نەبێت بەڵام لە کاتێکا کە تۆ ئەڵەی بە خوێندنی ئەلکترۆنی ئامارە لە بەردەستانی ئەو کاتە لە ڕێی یەک مدیرەوە تۆ ئەزانی لە مەکتەبێک کات چەند کەس و لە کوردستانە لە ماوەی چەند ڕۆژێکە چەند کەس خەتی ئینتەرنێتی هەیە لە حاڵەتی ئەتیادی یعنی بەسم چیە بێ وەزارەتی پەروەردە پێش عەقڵی خەڵکەوە پلانی هەبێت بەڵێ باش بەس وەکو ئەوەی کە باس و ژیان و گوزەرانت کرد ینی بە پلەی یەکەم دەبێت ژیان و گوزەرانی مامۆستا باش بکرێ اینجا دەچ خوێنی ناوپۆل بێ اینجا ئەلکترۆنی بە ئۆنلاین سەرکەوتو دەبێت تۆ لەسەر بڵێن ئەزمموی وڵاتان زۆر خوێندێتەوە هیچ شوێنێک ژیانی مامۆستا بەم شێوەیە وەکو لە کوردستانە بابەجان لە هیچ شوێنێک ژیانی مامۆستایان بەو شێوازە نییە یعنی کە تۆ باس ئەکرێت لە پلە و پەیوەندیانەی کە دروست ئەبێت ئەوەی کە لە کوردستانە هەیە لەبارەی ژیان و گۆزەران و نامسۆگری ژیانەوە بۆ شێوازە نییە ئێمە کەسە باسی خوێنی ئەلکترۆنیەکین ساڵی ڕابردوو لە مانگی 4 و 5 لە ئەمریکا بۆ ئەو ئەمریکا کە ئابووری چەند بەهێزە بۆ ئەو خێزانانەی کە نزم بوون و با بڵێ وەکو پێویست خەتی ئینتەرنێت و مۆبایل وەکو پێویست نەیان بووە حکوومەتی وڵاتەکەی بۆی دابین کردوون بەڵام بەمەرجێ بەس ئەو سیستەمی خوێندنە وەرگێت ئەو سیستەمی خوێندنەوە ناتوان بۆ شتی ناتوانانی بۆ شتێکە بەکاربێنی ئەم مناڵە بێت تۆ تەماشا وڵاتەکە یعنی تۆ تەماشاکە چ عەقڵێک ئەو بەڕێوەی ئەبا لای ئەمە هیچ حکمی پێشمێزە خوێندن بکرێ بە 2 ڕۆژ بکرێ بە 2 ڕۆژ بکرێ بە 3 ڕۆژ داخرێ هین بکەیت بە لە ڕێی مۆبایل و لە ڕێ ئینتەرنێتەوە بکەیت تۆ هیچ ئامادەکاریەکەت نەکردووە ئەمە حکمی پژمێزی پێوەشی بەس بەکوتی ئامادەکاریەکان دەبێت بە ڕاهێنانی تەڵەبەیە مامۆستایە پێداویستی پێویستە ینی هەموو ئەمە پێشتر کرابەیە تۆ ئامارت کاک حەجیمەت ئێستا تۆ بەچی ئامار وەرەگری کە تۆ مەکتەب داخراوە بەچی وەری ئەگری کە خەڵک خەتی ئینتەرنێتی یانە بەزە حاڵتی ئەتیادیا وەرەگری کاک حەجیم تۆ سەیری تۆ هەر لە ماڵی خۆتەوە بۆی بڕوانە بیر ئەەکەی تۆ لافاوێک هاو تۆ چی بکەیت یعنی پێش وەخت دەوێت بیرکەیتەوە لافاوێک تۆ چی بکەیت حەل ئەوەیە ڕاکەی بۆ سەربار حەلەکەت چییە یعنی مرۆڤ پێش ئەوەی کە کارە ساتەکە ڕووبا پێش ئەوەی کە گرفتەکە ڕووبا پێش ئەوەی کە شتێکێتە پێشەوە ڕووبات ئەگەر بڵێ من بیر ئەەکەمەوە ینی مرۆڤ ئەبێ ئینسانێکی دووربین بێ بە تایبەتی وەزارەتی پەروەردە پێش وەخت تۆ چی بکەیت ئەمەی کە ئەڵێم بەگەر لافاەکە تۆ لە ماڵی خۆتا چی بکەیت ئەمە ئەوەیە بۆ خوێندنی ئەلکترۆنی ئەگەر تۆ گرفتێکاتە پێشەوە تۆ چی بکەیت وەزارەتی پەروەردە خۆی بۆ ئەمە حازر نەکردووەکو پێویست ئەگینا من زۆر حەزەکەم چۆن ئەمە داگیری هەموو خەڵکی داگیر کردووە هەر لە ڕێی ئەمەشەوە وەردەوەردە خەڵک بگۆڕێ یعنی مناڵەکە گەنجەکە لە ڕێی ئەمەوە یعنی بیرم لێ کردوێتەوە بەڵام ئامادەکاری بۆ نەکراوە سوپاس دەکەم ماوەسە بەرهەم سەبارەت بەوەی کە هیچ ئامارێک لەبەر دەستدا ئێستا خەڵک چۆن داخڵی سیستەم ئەلکترۆنیەکە دەبێت یاخود بڵێن ئەوەی کە لە تەلەڤیزیۆنی پەروەردەی هەیە ئەوەی لە بڵێن لە تیلیگرام بڵێن وەزارەتی پەروەردە هەیەی لەو هەورە فێرگە سیستەم ئەلکترۆنیەکە هەیەی دیارە چۆن داخیان غیابەت باسیەوەتەن غیابەتی وەرەنگی چۆن وەردەگیری زانی چۆن کاک حەکیم ئێمە باسی ئەوکەین بڵین لە هەڤەی چوارەوە بڕێ ئەم بڕیارە چۆتە بواری جێبەجێکردنەوە باشە لە دوێنێەوە بەڵێ لە هەڤەی چوارەوە کات ئەمڕۆ هەش دەبوو تا بیدایەتی مانگی 6 ئیمتحانی کۆتایی وەرزی یەکەمەیت ئەگەر ئەم مەسافە وەرگری نزیکە 45 ڕۆژەکات باش ئەم 45 ڕۆژە ئەگەر ئەوەی ئێمە باسمان کردمان بڕۆژنا ڕۆژێ بواە نزیکە یەکە هەینەکانی لە دەکەی 20 ڕۆژ دەوام بوو تاقیکردنەوەی کۆتایی وەرزی یەکەممان ئەیا دوو مانگ پشووە بوو لە یەکی نوێ دەستمان نەکردەوە بە وەرزی دووەم تا ئەو کاتەش خوا ئازانە ڕەنگە زروفەکە باشتر بێ ڕەنگە خراپتر بێ بۆ کاتە ئامادەکاریەکە کرا قسەکەی من لەسەر ئەوە ینی من پێشتریش باسی ئەوم کرد دیارەمان وەکو ڕای خۆم من پێم باش بوو کە ئەم 45 ڕۆژە کە کاتە 20 ڕۆژێک دەوام بۆ هەر پۆلێکی خوێندن وەکو پێشووتر 3 ڕۆژ بە 3 ڕۆژ دەوام بکرات و مامۆسایان بیان توانێت ئەوەی پێیانە و
ئەوەی گرنگە و ئەو بابەتی کە پێویستە بیگەێنن وەکو بابەتێکی معرفی بە خوێندکارەکان بە قوتابیەکان بکراوم کێشەمان ڕوبەرو نابوو چکە بۆچی تۆ کە ئێمە 20 ڕۆژ قرار بێت دەوام بێت یا بڵێن سەرتاسەرەکە 45 ڕۆژ بەهینەکانی شەوە دەوام بێت ئەم 45 ڕۆژە تۆ جارێ هەفتەیەک باوەڕ هەبێ مامۆساکە و قوتابەکە بەزڕانە لەگەڵ ئەم خوێندنی ئەلکترۆنیە ئەمە بابەتێک دوای ئەوە ڕێژەی بەشداریکردن و غیابادەوەی کە جەنابە ئاماژەوە پێ یعنی ڕاستە ئەمە وەزارەت ئەگەر سەیری ئەم بابەتە بکەی هیلاک بۆی کە ئەم پەیج و خەناڵی پەروەردەی و خوێنی ئەلکترۆنی ئامادەکردەوە پۆلپۆلجیا کردەوە ناوی قوتابەکان وەکو قوتاب و خوێندکارەکان وەکو سیستەم داغڵکراوە ناوی مامۆساکە ئەمە بابەتێکە جێگای دەستخۆشیە بەڵام یعنی تو هەموو بابەتەکانی ئەو مۆبایلەکەی کڕی ڕۆژێک دوو ڕۆژتەوە تا فێرە بیت ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە هەم کات ینی مساعیدی ئێمە نییە کە هەفتەیەک بەس بڕوا بۆی تا قوتابی بزانێ ناوی لەکوایە و چۆن بەشداریەکە و مامۆساکە چۆن ڕێنمایەکەیە و چۆن کۆدەکە بەکارێنێ ئەنی مەبەسەکەی ئێمە دژایەتیکردنی بڕیاری وەزارەتی پەروەردە نیە مەبەسەکەمانەوەی کات مساعیدمان نییە بۆ ئەم دۆخە ئەمە بابەتێکی تر من پێشەی بێن بۆ ئێرە طبعاً ئاماژەم بۆیە کە لە کەناڵی ئاسمانی پێیان میوانی و قساکەی لەسەرم بابەتە بە کە لە ڕێگا هاتم بە ڕێزێک تەلەفۆنی بۆ کردم وتی من 3 مانگە خەتەکەم پارەم پێ نییە تێکەمەوە دۆخی ژیانم ئاوایە هەر ئاوا بەفشیەوە بێن وتی باشە بۆ قوڕەکەن بەسەری خەڵکە من پارەم نییە خەتەکەی پێتێکەمەوانێ ینی خۆ کۆمەڵی کێشە هەیە کە من باسم کرد لە سەرتاوە لە دەیەکی دوورە دەستەوە تاگا بە ناحیە و قەزا و تاگا بەم شارەش یعنی جیاوازی چینایەتی هەیە کاکە لەم شارەیە لە نێوان ماڵەکانە هەیەوە لە نێوان ئاسی مەحریفی لە نێوان ئاسی هەر تێگەیشتنی باوکو دایکی خوێندکار و قوتابیان بۆیە ئەمە بابەتێک کاگەرێمە قەرار بێ وەکو مامۆستا فەرمووی پێشتر تۆ ئەبێ زەمینە سازی بۆ بکەی یا بۆ نمونەگەر لافایە بێت تۆ پێش لافاوەکە قەرار چی بکەی بۆم لافاوە ئێمەش ئەم دۆخەمان تێپەڕانە بەڵام ئەگەر پشت بەخوای گەورە کۆرۆناشمان تێپەڕان با بینێمە 25 نەرم کەی لەگەڵ خوێندنی ئەلکترۆنیە بعد دەرزێک لە قوتابخانەکانە ببێتە خوێندنی ئەلکترۆنی بۆ حاڵەتێکی ئاوا کاکە بۆ کارەساتێکی سروشتی کە لە وڵاتایە ڕۆیات بتوانانی تۆ لانی کەم لەگەڵ ئەمە ماوەستا بەرەم چۆن وەردەگیرێ غیاباتەکە ئەوەندەی من ئاگام لێ بێت قەرارە بڵێن ئەم پۆلی کەناوەکان درەوە بۆ مامۆستا تەمەن مامۆساش کۆدی هەیە ئەگەر ئەم قوتابیە چوو بێت ئەم بابەتەی کردبێتەوە بۆ نمونە باس فیزیایە بانمونەوە بڵین کوردی بکەر و کارە خوێنی باشە قوتابیە کردبێت تێوانێ لێرە ئاماژەیە بۆی کە بەشداری کردووە بەڵام لێرەشە کێشەیەکەیە باشە هەر بەس کردیوێت بەس کردوێتەوە ڕۆشتووە باشە نازانیت تۆمە بە درێژایی بابەتەکە ئاگای لێ بۆیانە بەڵام تەنها ئەوە ئازانیە کە قوتابیەک هەر نەچوو بێ بەلای ئەم بابەتیاوە دیارە وەکو ئاماژەیەک مامۆساش لەسەر ئەم بابەتە راپۆرتی خۆیە بە ئیدارە کە ئەم قوتابیانە بەشداریان کردوم قوتابیانە بەشداریان نەکردو بۆیە من تەچی لە چیەکەمەوە بەرکەوتنی مامۆسا و قوتابی خوێندکار زۆر گرنگە یعنی ئێمە لە ئاخر کۆبوونی ئەنجومەنی تەنفیزیا باسمان لەوە کرد لانی کەم چەند کاتژمێرێکیش بێ مامۆسا و قوتابی هەفتانە یەک ببیننەوە چکە بەڕاستی ئێمە ئەگەر قەرار بێ بەس لە پێناوەی بڵین ساڵی خوێندنی 2020مان تێپەڕان بەڕاستی خۆ ئاسانە ڕەنگە بە بڕیارێکی وەزارەتیش بکرێت بەس وەکو وەرزی ئێستا دوای مانگی 6 بڵێن مانگی 6 خوێنی ئەم ساڵ کۆتایی پێنایەت بەپێی ئەو ڕێنمایی پێشووتر وەزارەتی پەروەردە دەریکرد لە مانگی 7 پشووە لە سەرەتای مانجونیا وەرزی دووە خوێنین بەڵام بۆ چوونێکیش وەرزی یەکەم ئەمە وەرزی یەکەمە ئەمە ئێستا کۆتایی پێ لە مانگی 6 کۆتایی 6 امتحانی کۆتایی وەرزی یەکەمەکە نیوی ساڵی جاران نیوی ساڵی جارانەکە بۆ شێوە کۆتایی 6 نیوی ساڵی جاران ئەنجاکەی تۆ مانگی 7 ئەوە پشووە لە سەرەتای مانجونیا ناچیتە ساڵی تازی خوێندن بەڵکو وەرزی دووەمی ئەم ساڵە خوێنیت ئەوەندەی من ئاگادارم بزانم مامۆستا کەوێتە مانگی 12 مانگی 12 ساڵی داهاتوو خوێنی تازە لە ساڵی تازە دەست پێکە باشە بەس وەکو ئەوەی بۆ نمونە ساڵی پار کە بڵێن نەخوێنراوە هیچ لەم ساڵە خوێنراوەتەوە یا خودە و تاقیرنەوەی کە کراوە لە نێوان حوتی بۆ نمونە 2 تاوەکو 11 هیچ خوێنراوە تا تاقیرنەوەی لێ بکرێت بۆ قوتابیەکان بە حکمی پیشەکەمان و هەم بە حکمیەوەی کە ئێمە شەرەفیەوەمان پێ بڕاوە نوێنەرێتی مامۆسایانکەین دیارە زیاتر پەیوەندیمان پێوە کرێت ئانی ڕەنگەم ڕاستی وەزارەتی پەروەردە و بەرپرسانی پەروەردە و شارەزانی پەروەردەش ئاگایان لەو بابەتە بیانی مامۆستا هەبووە وتێتی بای ئەوەندەم نەخوێنوە بیهێنمەوە ڕاستە تۆ کە جەنابی ناوی هێناوت مانجێک بەڵام مانجێ ناکاکە نیو مانگەکان دوو بۆ 3 هەفتە ینی بڵێن هەینیتیا بڵێن ینی 20 ڕۆژێک 15 ڕۆژێک خوێنراوە لەبەر ئەوە تۆ ناتوانێت بڵێ تەعویزی پارەماوە ئێمە قسەمان لەسەر ئەوەیە قوتابیەکی پۆلیەکی بنەڕەتی کە بناغەیە بۆ نووسین بۆ فێربوون بۆ ناسینەوەی پیت بۆ دەربڕین
ینی مامۆسا ئەڵە سێپیتم خوێنوە ئەمساڵ سێپیتی خوێنوە ئێمە قەرار بوو تعویزی پار ساڵی خوێندن بێنەوە بۆیە ینی لانی کەم ئێمە لە ئەم جارێکە یەکێتی مامۆسایان کۆبووینەوە وتمان لانی کەم پۆلی 1 تا 3 باوەکو پێشوو بەردەوام بن چونکە بەڕاستی ئەمە پێویستی بە بەرکەوتنی مامۆسا خوێنکارەیە پێویستە ینی خوێنکارەیە قوتابی هەیە نازانێ ماجیکەکە قەڵەمەکە بگرێ لەسەر تەختەکە ئێمە مامۆسا جارێ بەس هەفتەیەشیە بۆ ئەمە بۆیە ینی ئێمە پێمان وایە کە خوێندنی ئەلکترۆنی ڕەنگە بۆ هەندێک قۆناغ سەرکەوتو نەبێ ئەمە مانە ئێوە نیە ئێمە دژاتی وەزارەتی پەروەردەکەین سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕێنێ وڵاتان لەگەڵمان بێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەڤرو جیهان هەمین مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنێ ژڤی ڤایرۆسی لە کۆمپانیا پاشا باخچە و بۆ جارە ئێکل جیهانێ بەشێکە بناوێ ڤیبلۆک هاتە دانان بۆ چێکردنا هەمی جوورێن ئامانên شیشەی یەن تەندروستی ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vîblok, ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab bi şîşeyê ve bimînin. Bi pirêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşeyê bi destxwe ve bînin. Bi tinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سڵاو ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. یەکێک لە بەرهەمە ناوازەکانی دۆڵفینسی سفرەی سەفەری دۆڵفینسیە. دۆڵفینسی لەگەڵ خواستە هەمە جۆرەکانی ئێوەدایە و باشترینی بۆ هەڵبژاردوون. بۆ ڕازاندنەوەی سفرە و خوانەکانتان بۆ میوانی زۆر و خوانە تایبەتەکانتان سفرەی سەفەری دۆڵفینسی هاوڕێی هەمیشەیتان دەبێت. ڕەنگی جیاواز، قەبارەی جۆرا و جۆر، کوالیتی باش، نرخی گونجاو، سیمای هەرە دیاری بەرهەمەکانمانە. سفرەی سەفەری دۆڵفینسی باشترین جۆر و زۆرترین دانا. دۆڵفینسی بژاردەی کابانی ماڵ بۆ هەر 4 وەرزی ساڵ. دۆڵفینسی باشترینمان بۆ هەڵبژاردوون. هەیە حەزەکەت چایەکەی بۆندار بێ، هەیە حەزەکەت بێبۆن بێ، هەیە ئەیەوێت تامی هێلیتیان بێت، هاشا ئەیەوێت هیچ تامێکی تیان نەبێت. بەگشتی هەریەکەمان بە شێوەیەک حەز لە چاکەیە. بۆیە ئێستا چای سەعدەدین لە پاڵچای تێکەڵی چایخانە چەندین جۆری تری چای بۆ ئامادەکردوون و هەمووشیان لە باشترین جۆری چای سەیرانی خاڵیسن. لەگەڵ چای سەعدەدین بژاردەی زۆرت لە بەردەستان. چای سەعدەدین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز مامۆستا بەریوان سەبارەت بە ئەوەی کە مامۆستا بەرهەم باسی کرد تایبەتی قۆناغی 1 و 2 و 3 بنەڕەتی کەمترین پیتیان خوێندووە تقریبا لە نزیکەی 37 پیت تۆ 3 پیت بخوێنی چ بەرهەمێکی دەبێت خود ئەو دابڕانەی کە دروست بووە ئەو ساردبوونەوەی کە هەیە کارە ساتێکی دروست کردووە. بەڵێ ئەوە طبعاان شتێکی زۆر ناخۆشە چونکە لە هەموو دنیاە
خوێندنی بنەڕەتی یعنی ناوی خۆی بەخوێتی بناغەیە خوێندنی پۆلی یەک لە ڕەوزەوە بە پۆلی یەک بۆ پۆلی دوو بۆ پۆلی سێ ئەمە بناغەیە لە هەموو شتەکان گرنگترە بەس ڕێک لە وڵاتی ئەمە بەعکسەوەیە یعنی گرنگی ئەم قۆناغە نازانن لە مناڵێک لە پێ چەند ساڵی ڕابردووە کە لە پۆلی یەک بووە لە 2014 شەڕی داعشەوە ئێستا لە پۆلی شەشە لەو کاتەوە تاکو ئێستاکە بە بایکۆت و بە دەوام نەکردن و نەبوونی مەعاش هاتۆتە پۆلی شەش ئاسێکی نزمی هەیە ئەگەر لە پۆلی شەش و حەوت و بێسە لە 12 ئاسێکی نزمی هەیە ئەگەر لە حەوت و بێسە لە جامعەیە وەکو پێشتر لە هینەکە لە ناوبڕەکە ئاماژەم پێکرد کۆمەڵێ مامۆسای زانکۆ ئاماژەیان بەوە کردووە کە ئەڵێ خوێندکارێکی زۆری ئازنزم ئەم ساڵ ڕوویان کردوتە کۆلێژەکان بۆ چونکە هی ئەم دقیقی ئەم سەردەمی کۆرۆنایە نییە هی چەند ساڵی ڕابردووە ئێستا بەس ئەگەر سەردەمی کۆرۆنا بووایە ئەمانوت ئێمە کە تەواو بوو قەرەبووی ئەوەکەینەوە پۆ لە ئەم مناڵەکە چۆ پۆلی دوو سێپیتی خوێندووە پۆلی یەک و دوو بەیەکەوە یعنی وەرحاصل دەمج کرێت دو سێ ساڵی بڕات تاچێتەوە سەرسکەی ئاسایی خۆی بەڵام چەند ساڵە بە خراپی هاتووە پەرۆدە ئاسەکەی زۆ دابەزیوە یعنی لە لێواری هەرسایە هەر ئەوەی ناوەکەی ماوە لەبەر ئەوە ئەمە بڵێ تەئسیرشی گەورەی بۆ قۆناغی بنەڕەتی کەسێ پیتی خوێندەوە بۆ قۆناغەکانی کەش بە هەمان شێوە وەکو نمونی کە پێم وتی مامۆستاکانی زانکۆ وەکو لێدوانەکە یا باشێت ئەزە و دابڕانە بەچی قەرەبوو دەکرێتەوە کە ئەو دابڕابوون ساربوونەوەی کە ڕەنگە ئێستا تەڵە بە حەزی لە قوتابخانە نەماوە مامۆستا بەشێکی لە پەروەردە چۆن قەرەبوو دەکرێتەوە بەڵێ کاک حەشی من ئاماژەیە ئەمە وەکو خەبەر نایە لەمەم قسەیە وەکو ئاماژەیە کە ئیشەکانی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم وەکو ئاماژە یعنی تۆ مەسەڵەن ڕەشایەکە بین لە شوێنێک ئازانی ئاگر کراوەتەوە وایە وەکو ئاماژەیەک حکوومەتی هەرێمی کوردستان بە پلان یا لە خەمساردی لە ئیشی لە بۆ نابودکردنی پەروەردە ئیشەکات مەبەستێکی هەیە لەما یعنی ئەمە نەبۆتە خەمی سەرەکی ئەگەر ببوایەتە خەمی سەرەکی مشوری ئەخوار نابودکردنی پەروەردە لە ڕوانگەی تۆ چییە؟ نابودکردنی ئەوەی پەروەردە کۆمەڵگایشی نەخوێنەوار تەلەبە ئەخوێنە ناخوێنە مشکیلە نیە خۆمووی مناڵی ئەویتیانە باشە مناڵی دەوڵەمەند و مەسئولیتیانە بەڵام گرنگ ئەوەیە کە ئەوەی کە خەڵکە عامەکەی ڕەشوڕوتەکەی بەڵێن زۆرینەکەی ئەمانە بە بەرنامە و پلان یەکێک بۆ نمونە ئەو ئێستا کۆرۆنای و قەیرانە خۆ چەند ساڵی ڕابردوو پێش قەیران و پێش ئەوە پارێکی زۆر لە هەرێمی کوردستان نابوو ئەیانوت لە سەردەمی 2006 و 2007 و لە دوای کەوتنی بەحسەوە تا پێش 2014 ئەیانوت ئەوەی کێشە نەبێ پارەیە خەڵ لە خارجەوە هاتۆ لێرە یعنی لێرە ئەشیا وا بوویان نا ئەی باشە ئەو کاتە بۆچی مەکتەبەکانیان نەکرد بە یەک دەوام بۆی ئێستا تۆ لەم کاتی کۆرۆنای بیکەی بە دوو دەوام بینای قوتابخانەیە بینای قوتابخانە بودجەی پێویستە بۆ جای بنیان نەکرد بەڵکو بەعکسەوە مەکتەبەکان قەرەباڵغ و سێخناق بوون و مەکتەبەکان ئێستەش و ئەو کاتەش مەرجی پەروەردەیی و تەندروستی تیان نییە لەبەر ئەو تۆ ناتوانین لە سەردەمی کۆرۆنا سەیتار بەسەر دەبێت لە هەموو حاڵەی بودجە چەند بێ بۆ نمرە سەدا چەندی بودجێ بۆ دابین بکرێ ئەبێ بودجەی وەزارەتی پەروەردە کاک حەشیم بناغی ئیشەکەیە تۆ ئینسان دروست ئەەکەیت لە مناڵیەوە بۆ گەورەی ئەمە لە گەورەیە بەرە بزانی ئەم کۆمەلگایە پێویستی بە چییە پێویستی بە هەموو جۆرە ئیشکەر و لە دکتۆرێکەوە بیگرە بۆ مامۆستایەک بیگرە بۆ کارمەندێ بۆ هەموو بابەتەکانی کشت و کاڵ پیشەسازی بۆ هەمووی پێویستی بۆ وەرزش ئەبێ هەمووی تۆ لە مناڵیەوە تۆ خەڵکی بۆ ئامادەکەیت باش لەبەر ئەوە بێ بەشی شێر یا بەشێکی سەرەکی چکە بۆ هەموو ماڵە مناڵی لێتە دەرەوە یعنی هۆکەی ئەمەیە ئەمە نییە بڵێ وەڵامە تایبەتە لە کوردستان ئەگەر بۆ نمونە 6 ملیۆن بێ نزیکەی 2 ملیۆن و 600 تا 2 ملیۆنی 2 ملیۆنی مامۆستا و تەلەبەیە مامۆستا بەرهەم ڕێگە ئاماری لابێ یعنی یەک لەسەر سێ و زیاتری ئەگەر ئەوانەی زانکۆی بخەیتە سەر زیاتر طبعاً یەک لەسەر سێی هەرێمی کوردستان ماڵە بگری یان مامۆستایان تەلەبەی تایە لەبەرەوە بێ بودجەیەکی زۆرتری بۆ دانیت بەڵام داینانێت دەست خۆش لەگەڵ مەڵا دواتر مامۆستا بەرەم سەبارەت بە وەکویکێتی مامۆسایان جگەلەوەی کەوتان تێبینتانە لەسەر خوێنی ئەلکترۆنی بۆ ژیان و گوزەرانی مامۆستایان بۆ لێبڕینەکەکەی کۆتایی پێدێ بۆ پلە بەرزکردنەوەکە هیچ هەوڵێکتان هەیە خۆتان ئەو هەموو ئەندامەتان هەیە بۆ شارێک دروست ناکەن وەڵام من هەر لێرەوە لە کەناڵی پەیامەوە
وەکو هەواڵێکیش بە سەررجەم مامۆسایانی ڕاگەێنم ئێمە لە کۆبوونی ئەنجومەنی تەنفیزیە بەجددی لەسەر ئەم مەسلەیە ئەم پرسیاری جەناب کارمان کردووە لە خاڵ لە یادداشتەکەش وەکو خاڵێکی ئەساسی سیرمان کردووە یەکێ لەو بابەتانە ئەوەیە کە بەڕاستی مامۆسای گرێباست و مامۆسای وانەبێژان ئەمە داوامان کردووە لە ڕاستیەوە کاریشی بووەکەینانی لە بەتایبەتی لە دوای ڕێکەوتنی بەغدا و هەرێمەوە ئێمە زۆر جدیانە لەسەر بابەتە کارەکەین و کابینین داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوو لە بەرزیە و نرخی نەوت ڕوو لە بەرزیە و شێوازی حکومداری بەتایبەتی لە ڕوویەوەی کە دەستکەوتی خاڵە سنووریەکان و ئەمەی داهاتی نەوت و ئەمانە نرخی دۆلار کەمەش جارێکی تر بۆ حکوومەت چەند بەرامبەر زیادی کردووە لێرە بە مامۆسایان ئەڵێن ئێمە وەکو یەکێتی مامۆسایان بەجددی کار لەسەرەوە مەسەلاکەینەوە داوامان کردووە کە مامۆسایانی وانەبێژ بە فەرمی دابمەزرێن یا لانی کەم بکرێنە گرێبەست مامۆسایانی وانەبێژ و کار بۆ مامۆسایانی گرێبەست کرێکەمانە بکرێنە هەمیشەیی لە ڕاستیدا و خاڵێکی تر کە ئێمە لە ئێسادا کاری بۆکەین و لە خاڵی بەیاننامەکان شێچەکە لە خاڵەکان و ئاراستەی وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان یەکەین ئەویژەوەیە ئیتر کاتی ئەوەیە بەڕاستی بەرزەموچە دەست پێ بکاتەوە ئەوەی کە پێوترێت تەرفیع ئەبێت دەست پێ بکاتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی مامۆسایان فەرمانبەران بەگشتی ئەمە غەدرێکی گەورەیان لێکراوە لەو ڕۆوە و هەر بۆ ئەوش هەوڵمان ناوە بەم نزیکانەش داوامان کردووە وەکو مەکتەبی سکرتارەتی یەکێتی مامۆسایانی کوردستان کە وەزیری دارایی ببینین بۆ بابەتە قسەی لەگەڵاکەین و هەوڵەکان زۆر جدین لەو بارەوە بەڕاستی چونکە ژیان و گوزەرانی مامۆسا وەکو مامۆسا مەریوانی بەڕێز ئاماژەی پێەیە بێ ئەولەویەت بێ لە کارەکانە ئێمەش دەرێک بۆ بابەتە ئەکەین و کاری جدی بۆکەین و لەم چەند ڕۆژەشە نەتیجەی هەوڵەکەمان و دەرەکەوە بۆ هەموو لایشی ئاگادارەکەین بۆ مامۆستا دەڵێ دەبێت لە هەموو شوێنێ بڵین پەروەردە تایبەتمەندی پێ بدرێت بۆ لانی کەمەوە تایبەتمەندیە وەزارەتی پەروەردە کە ئەو لێبڕنەی مامۆسایان زووتر هەڵناوەشێنێتەوە تایبەتمەندێکی پێ بدرێت بودجەکەی ئەوەندە زۆرە کە بە هەموو لێبڕنی هەموو چەخۆران 180 میلیارە باوپەڕی 50 میلیارێک بەروەدەوەیە ینی وەزارەتی پەروەردە خاوەندداهات نییە ڕاستە ئێمە خاوەندداهات نین بەڵام بەدیوەکەی ترا خاوەندداهاتێکی گەورەین کە داهاتێکی معریفیە بۆ تاچی کورد و بۆ داهاتوی هەرێمی کوردستان ئەمە بەڕاستی لە وڵاتە پێشکەوتەکانە ئەم داهاتە بە گرنگ سەیرەکرێت چەنە ژێرخانی ئابووری گرنگە بۆ هەر حکوومەتێک بۆ هەر دەوڵەتێک و ژێرخانە سەقافی و بەحریفەکەش گرنگە بەڕاستی بۆیە ئێمە ئەگەر تێبینی یادداشتەکانمان بکەی لە چەند ساڵە پێش ئێستانی داوامان لە پەرلەمانی کوردستان کردووە کە شەڕی ئەوە بکەن کە بودجەی وەزارەتی پەروەردە لە هەموو وەزارەتەکانی تر یا لانی کەم شانبەشانی و سێکتەرەکانی تر بڕوات چکە وەزارەتی پەروەردە پێویستی بە بودجەیەکی دیاریکراوەیە کە تۆپتەیە بۆچی ینی پەروەردە بابەتێکە ینی دائمە پێویستی بەنوێبوونەوە هەیە بە چەند ساڵت چی کراوە بۆ دروستکردنی قوتابخانە بۆ کتێب چاپکردن ئەمە هیچ ئۆتۆکراوە نەکراوەتەوانێ و خەڵکی خێرخواست قوتابخانەی کردەوە کتێب چاپ کراوە بەڵام ئەگەر بێتە سەرەوەی بەڵام ئەگەر بێتە سەری بڵێ لە ئەست تمۆحی ئێمەیە هاوڵاتیەکە نەخێ لە ئاسی تمۆحانە چکە ژمارەی خوێندکار زیاد دەکات و ژمارەی مامۆسایان ژمارەی زۆر تا ئێستا خانەنشین بووە و ئەم جێگانە بە گرێبەست و بەوانە بێش پڕ کراوەتەوە کە پێویستە حکوومەت مشورێکی لە بخواوە من هەل لێرەوە ڕاگەێنم بۆ یەگەر ڕێز وەزیری پەروەردە ئاگای لەم دۆخەبێکە دڵنیام ئاگایلێتی زۆربەی قوتابخانەکان یاگەر نەڵێن زۆربەی بەشێک لە قوتابخانەکان لەسەر گیرفانی مامۆساکان کری کارگوزاریان کارگوزارەکە خانەنشینە بێت و حکوومەت دامەزراندی نیە ئێمە ژەچین یەک دوو کە زیێنین لە دەرەوە و هەر مامۆسای لە گیرفانی خۆی 10,000 بۆ 15,000 بۆ ئەو موچەی کارگوزارەکەی پێێن لە ڕاستیدا پرۆسی پەروەردە گەرم لەو گۆشەوە سەیری بکەین پرۆسی پەروەردە ئەمە لە قەیرانە نابێ وابێ ئەبێت تۆ هەموو شتەکان فەراهەم بکەیت لە کارگوزارەوە تا گاتە میتۆدی قوتابخانەکان و تا گاتە مامۆسا و تا گاتە ژیانی مامۆسا و تا گاتە مامۆسای گرێبەست و وانەبێژ و دیاریکردنی چارەنووسی مافێکی یاسایی کە بە پێی یاسای عراقی ئەمە سەلمێنراوانی بەرزەموچێ ڕاگیراوە کاکە ئەگەر ئەمە پەیوەندی بە دۆخی دارایی هەو بێستا دۆخی دارایی باشە پێویستە بۆ هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوەی کە پێوترێت تەرفیع کە ئێمە زیاتر بەسەر و شێر ڕاهاتوین بکرێتەوە مامۆسا پلەی وەزیفی خۆی ببڕێکە ئەمە مافێکی یاسایی ئەمە داواکاریەک نییە کاکە حەکیم لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و لە دەرەوەی تاقی حکوومەتی هەرێمان بە بابەتێکە بە یاسا بڕاوەتوانێت بۆیە ئێمە هیوادارین کە بەم نزیکانەش هەوڵدەین وەزیری دارایی ببینین ئەم بابەتە ناگەێنین باشە بە کوتی سەوارت بە ماوەی خوێندن ئێستا گەر 15 ڕۆژ خوێنرابێ ئەوبزان بە پێی ستانداردی جیانی دەبێت 200 ڕۆژ بخوێندرێت خوێندنی ئێمە کێشەی بۆ دروست نابێت لە ئاسی نێودەوڵەتیش ئەو 15 ڕۆژ ئەگەر خوێنرابێت کێشەمان بۆ دروست نابێت بەڵام ئێمە
لە گرنگجی ڕای ئەوەی کە پێوتری یونیسف و یونسکۆ و ئەم ڕێکخراوە پەروەردەیەکان ئەمانە لەوە گرنگترەوەی ئێمە خۆمان چیمان کردووە چیمان پێ و ئەمانوێت چی بکەین لە ڕاستیدا ئەمە گرنگە من ئەمەی کە ئێستا باسی یەکەم ئەڵێم خوێندن بەم شێوازەی ئێستا و بەم 15 ڕۆژە و بەم 20 ڕۆژە ئەلکترۆنیە بەڕاستی ناکاتەوەی کە تۆ بڵێ من ئاستی معرفی خوێندکار و قوتاوی لە ئاستێکی پێویستایە ئەمە بابەتێکە بڕاوەتەوە جا چیمان پێکرێت بۆ چۆن دەست و پەنجە نەرمەکەین لەگەڵ بابەتەکە بێ و لەگەڵ وەزارەتی پەروەردە و وەسەرجەم مامۆسایانی بەڕێز و سەرجەم خەمخۆران بەڕاستی ئەبێ هەمومان کۆک بینە سەرەوەی چۆن لەم قۆناغە دەرباز بین ئەگەر بە زەرەری شەوە بێ بەڵام لانی کەم ڕووی ئەوەمان هەبێ بڵین ئەم قوتابیەمان ئەم خوێنکارەمان لەم قۆناغە قسەوە قۆناغە بای ئەوەندەی پێیەکە بتوانێت لە قۆناغەکانی داهاتوە سوودی لێ بێت. سپاس دەکەم مامۆستا کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بە کۆرۆنا زۆر بازوکە حکوومەت بە سیاسیانە مامەڵەیە گەڵەکە بۆ پەروەردەش کە ئێستا هەموو بڵێن شوێنەکان کراوە تۆ بەس قوتابخانەکان داخراون سیاسی یاخود خەمی تەندروستی و ئەوانەیە تۆکو ڕاستە کۆرۆنا هەیە ڕاستە لە هەڵکشان هەیە بەڵام بەرنامە زۆر مهمە یعنی لەم کاتی کۆرۆنایە کە لە با بڵین لە جیهانە 2009 بەرزای ئێمە لە 2020ەوە سەرەتاکەی دەرکەوت لە 2020ەوە ساڵێک با بڵین تێپەڕی بەسەریا ساڵێک و چەند مانگێک حکومەتی هەرێمی کوردستان لە ئاستە گشتەکەیە سەرکەوتوو نەبوو لە بواری ئەوەی کە چۆن ڕوبەڕووی کۆرۆنا ئەبێتەوە و چۆن با بڵین ژیانی خەڵک دابین ئەکا و لە ناویشانە وەزارەتی پەروەردە ئەویش بە هەمان شێوەکە خوێندن و پەروەردەی لە ئەستوایە ئەویش سەرکەوتوو نەبوو لەوەی کە چۆن ئیدارەی پەروەردە بات باشە یەکەم شتکە یەکەم خاڵی گرنگیش بۆ سەرنەکەوتنی ئەو شتە چییە؟ یعنی کۆرۆنا هەبێت یاننا ڕۆژی بەسەڵ ناڵێن زیایی کردو بڵێت دە ئەوەنە زیایی کردو ناڵێ ئەوەی کوشتۆ بڵێت دە ئەوەنە بەڵام خواردن گرنگترین کاک حەشیم یعنی پێش هەموو شتێ لە ژیانە نەخۆش بیت نەخۆش نەبیت هەرچی بی هەرچی نەبی ناتوانینان نەخۆیت واتە ژیانەکە پێش هەموو شتێکە یعنی یەکەم و دووهەم کە بە دوای یەکایەت گرنگترین شتەکانی ژیان بریتە لە نان و ئاو ئیتر خوێندن و شتەکانی تر و هەمووی سێم و چوارەم و پێنجەم و شەشەم و بڕۆ تا دوایی باش حکومەتی هەرێمی کوردستان ئەمەی مسۆگەر نەکردووە ئێستا کەش بە هەمان شێوە بەردەوامە لەسەر لێبڕی لە ساڵ 21 و ئەمانە لەبەرەوە سەرکەوتوو نەبوو لەوەی کە بتوانێت ئیدارەی بات چ لە ڕێەوەی کە لە ڕێی خوێندنگەکانەوە بێ چ لە ڕێ بتوانین لە ڕێ ئۆنلاین پێ دوای دەبێ هەڵبوەشێتەوە سیستەمە ئەو سیستەمە خۆی بە تەبیعەت ساردا ئەمە نییە بچە من حەزەکەم ئەزایی بەڕێز زانیت چ کاتێکە بێت لە حاڵتی ئەتیادیا تۆ سوود دەمە وەرگری ئامارت لابێ لە حاڵتی نەعتیادیە تۆ لە کاتێکا کە تۆ لێت ئەقەومێ نازانیت چی بکەی ئەمە ئەوەی لێ هات بەدیلی تۆ چییە بۆ خوێندن ئێستا کەمێکی خوێنرا بەدیلی من پێش هەموو شتێ ژیانە یەکەم شت یعنی یەکەم شت ژیانە ژیانی مامۆستا ژیانی مامۆستا و کۆمەلگاش بە شێکی گشتی ئەو بەڕێزە باسی کردی 3 مانگە ختم تێ نەکردو یعنی تۆ ژیان بەڵێ یعنی تۆ کە ژیانی بۆ مسۆگەرکەی ئەمە یەکەم شت لە ژیانە بۆ کاک مامۆستا بەرهەم وتی ناو بەناو پەیوەندی هەبێت چوونە ئەوە هەبێت یعنی ئەمە بڵین چ جۆرەکە لە چارەسەر دوای ئەوە کە خوێندنی ئەتیادی بۆ لە حاڵتی ئەتیادیا تۆ یعنی تۆ بەردەوام بی لەسەر ئەمە کە چوویتەوە خوێن بڵین کۆرۆنانەما بۆ نمونەگەر وەکو مامۆستا تۆ لەو کاتا خەریکی ئەمە بیت خەریکیۆبی لە ڕێ ئەلکترۆنیە سوود بە خوێنکارەکان بگەنی بۆی لە حاڵتی ئەتیادیا لە هەموو کاتەکان زۆر بە کورتی دۆخی پەروەردە لە ئاستێکدا کە دەبێت دەسەڵاتداران ڕابچڵەکەن ئەبێ ڕابچڵەکەن بەڵام ڕان ناسڵەکێنێ لەبەری کە زەرەی لە خۆیان نەیاوە ئەنی پەروەردە بەهێز بێ زەرە لە خۆیان دەدا بەڵێ زەرە لە خۆیان مامۆستا خوێندنی ئەمساڵ شکست ناهێنێت بە کورتی ئینشەڵا خوێندن شکست نایەنێت بە هەموو لایەک هەوڵ بدەین خوێندن لەم دۆخە مەترسیدارە ڕزگار بکەین و پێویست هەموو لایەک جۆلەیەک بگرین و تاک لایەنە بڕیار نەدەین لە پێناو سەرخستنی پرۆسی پەروەردە زۆر سوپاس بۆ ڕێزان مامۆستا بەرهەم مستەفا ئەندامی سکرتارێتیەتی مامۆستایان هەروە مامۆستا مەریوان حیلمی شارەزای پەروەردە سوپاس ئێوە دەبوونتان دەکەم سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ